پیاو نابێت بە غیرەی فیتری ژنەکەی قەڵس و تووڕە بێ، یعنی پیاوی وا هەیە لەسەر ئەمە لە هاوسەری جیابێتەوە، نەخێت دەبێت پیاوانی بەڕێز ئاگاداری ئەوە بن ئەم فیترەتی پاکی ژنەکەتەکە غیرەی هەیە، ئەمە خوا تیا دروست کردووە. خوای گەورە ئەو غیرەی خۆش دەوێت کە سەرچاوەکەی لە پاچی و لە جوانی و لە خۆشەویستیەوە هەڵقڵاوە، غیرەی مەحموودە، نابێت پێی قەڵز بی. اینجا ئێمە پێشەوایەکمان هەیە کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم ڕۆحم بە قوربانی بێ، دایکی ئیمانداران، دایکی بەڕێزمان خاتو عائیشە هاوسەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ أن رسول الله صلى الله عليه وسلم خرج من عندها ليلا، دەفەرمێ شەوێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە سەرەی ماڵی من بوو لە لای من بوو بە شەو ڕۆیشتە دەڕێەوە. قالت فغرت عليه، دەفەرمێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شەوە ڕۆیشتە دەرەوە، واتە لە دوای نوێژی عیشا کە لە لای خێزانەکانی دەمایەوە حتا بانگی بەیانی ئەو شەوەی کە سەرەی هەر خێزانێکی بوو بێ، دەفەرمێت لە دوای نوێژی عیشاوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆیشتە دەرەوە، ماوەیەک ڕۆیشتە دەرەوە. فغرت عليه أي اضطربت أفعالي وتغيرت أحوالي، براستي هەڵسوکەوتم گۆڕا، بەڕاستی ڕەفتارم گۆڕا، وەزعم تێک چوو، دەم و چاوم سوور هەڵگەڕا، ئیتر دنیا لەبەر چاوم ناڕەحەت شیرین ناشیرین بوو. فجاءت فرأى ما أصنع، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەڕایەوە ماڵەوە، دەفەرمێت بینی فرأى ما أصنع، شتم لێ فڕێدەدا، نوێنم لێ فڕێدا بوو، کەلوپەلم کۆ نەکردبووەوە، قاپ و قاچاق ئێوارم دەستکاری نەکردبوو، ئیتر ماڵێکی شپرزە، یعنی ڕووم خۆش نەبوو، دەمولچم بە یەکادا بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم ڕەفتارە نامۆییانەی لە من بینی. چەند پیاو هەیە ژنەکەی خۆی لەسەر ئەمە تەڵاق داوە کە ڕۆیشتۆتە دەرەوە بە دڵێکی پاک، بە دڵێکی پڕ لە خۆشەویستی، بە ئارامی، بەنێتی کار و کەسابەت، بەنێتی سەردانی ماڵی دایک و باوەک، بەنێتی سەردانی نەخۆشێک، بەنێتی چوون بۆ پرسەیەک، هیچی لە دڵا نەبووە. ئەم ژنە لە ناو ناخی خۆیان لەو مەسافەیە خۆی خواردوێتەوە، لەو ماوەیەدا بیری لەوەی کردوێتەوە تۆ بڵی پیاوەکەم لەکوێ بێ، تۆ بڵێ ئێستا تەلەفۆن لەگەڵ چیا بکە، تۆ بڵی سەردانی ماڵی چه ئافرەتێکی کرد بێ. پیاو کە دێتەوە ماڵەوە، ژنەکە وەکو خاتو عایشە دەفەرمێ اضطربت أفعالي وتغيرت أحوالي، هەڵس و کەوتم گۆڕا بوو، دەم و چاوم گۆڕا بوو، ڕووم ترش کرد بوو، قسەم تاڵ بوو، ماڵ و حاڵم بە یەکادا بوو، هیچم کۆ نەکردبووەوە کە پێشتر وانە بووبووم. ئەم پیاوەش کاتێ دێتەوە ژنەکەی خۆی بەم شێوازە دەبینێ، چونکە خۆی پاک بووە و هیچ لە خۆی عاشق نابوو. ئەم ژنە بەناڕەوە ئاوا دەکا، تووڕە و پەس دەبێ، پەنا بە خوازاری وایە دەگاتە تەلاق، زۆری تەلاق لەسەر ئەوانە ڕوویداوە. بەڵام پێغەمبەری ڕابەرمان، پێغەمبەری خۆشەویست و چاوساغمان صلی الله عليه وسلم بە زمانە شیرینەکەی بەڕوە هەمیشە گەش و جوانەکەی فەرمووی ما لەکی یا عائشەت و ئەغیرتی، ئەوە چیە خاتو عایشە، هاوسەری خۆشەویستم، هاوسەری بە وەفا و بەڕێزم، ئەغیرتی، ئەوە غیرە گرتی، ئەم ڕەفتارەی تۆ کە دەیبینم نامۆیە. خۆ ئێستا من هەست سەعاتێ لەمە پێش بەیەکەوە بووین، چەند ڕوود خۆش بوو، چەند زمانت شیرین بوو، چەند بە تەماوی ماڵ و حاڵ کۆکەیتەوە شتێک ئامادەکەی، ئەم گۆڕانکاری بەسەرتاهات ئەغیرتی، ئەمە هی غیرەکەتە، دیسان غیرەی ناخت جوڵا. فقلت خاتو عائشە دەفەرمێ وتم وما لي لا يغار مثلي على مثلك، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چۆن کەسێکی وەکو من غیرە لە کەسێکی وەکو تۆ نەکات، تۆ بەو هەموو جوانیت، جا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو کەس جوانتر بووە، بەو هەموو شۆخ و شەنگیەت، بەو هەموو جوانیەت، یەک پارچە نور و ڕەحمەت لەسەر زەویدا دێ و دەڕۆی، هەموو ئەخلاقت کانە خولوقه القورئان، بەخوا هەموو ئافرەتێک شەیدای ئەوەیە هاوسەری بەڕێزت بێ، مثلی کەسێکی وەکو منیش دڵناسک، ئەو هەموو خۆشەویستیان بۆ تۆ هەیە، حەز دەکەم هەمووت بۆ خۆم بێ، چۆن غیرەم ناجوڵێ. ئافرەتیش دەبێ وەکو خاتو عایشە بەو شێوەیە، ئەوەی کە لە ناخیاتی بەم ئەدەبە، بەم جوانیە، بەم شێوازی خۆشەویستیە دەری ببڕێ. فقال رسول الله صلى الله عليه وسلم، سرورمان صلى الله عليه وسلم فرموي أقد جاءك شيطانك، شيطانك دیسان هاتەوە بۆلات، شەیطانەکەت هاتەوە بۆلات، أي فأوقع عليك أني قد ذهبت إلى بعض أزواجي فأنت لذلك متحيرة متفتشة عني،
ئێستاش ئەو شەیطانی لە ناو ناختایە هات پێی وتی گومانی لا دروست کردی کەوا گوایە من چوون بۆ لای یەکێکی تر لە خێزانەکانم بۆیە تۆ هەستت بە سەرگەردانی بە دڵ ناڕەحەتی کرد لێکۆڵینەوەم لەگەڵ دەکەی پرسیارم لێ دەکەی لە کوێ بووی بۆ ئەوەت پێچوو چووی بۆ لای چێ ئەو تەفتیشاتەوە ئەو لێکۆڵینەوەم لەگەڵ دەکەی جا لێردا سەرنجی ئیلا بەعضی ئەزواجی بۆ لای هەندێک لە خێزانەکانم بۆ لای خێزانێکی ترم چووم یعنی ژن خاتو عایشە غیرەکەی لەوە بووە خۆی یەقینی 100% هەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانیان نەزەرێکی حرامیشی لە ئافرەتێکی نامەحرەم نەکردووە بەس گومانی وابوو شەیطانەکە وای خستە دڵەوە کە بچوو بێ بۆ لای یەکێکی تر لە هاوسەرانی خۆی کە حەڵاڵیەتی کەواتە تۆی پیاو دەتەوێت بە ئارەزووی خۆت چاوت تێرکەی لە نامەحرەم ژنەکەشت مافی ئەوەی نەبێ بڵێ غیرە بکە و غیرەی بجوڵێ و پێی ناڕەحەت بی ئەوە کارێکی ناڕەوایە ئەو تۆ هەڵەی خاتو عایشە غیرەی کردووە لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوسەری خۆشەویستی لەو کاتەدا چووبێ بۆ ماڵی یەکێکی تر لە هاوسەرەکانی کە حەڵاڵی خۆیەتی حەڵاڵی شەرعی خۆیەتی هیچ ناڕەوایەش تێدا نییە قالت يا رسول الله أو معي شيطان خاتو عائشة فرمو أي پیغمبري خوا صلى الله عليه وسلم بو من شيطانكم لقلايا قال نعم فرمو بلى قلت ومع كل إنسان لقل همو مروفك أو شيطان لناخا هيا قال نعم فرمو بلى قلت ومعك يا رسول الله لقل توشا أي پیغمبري خوا صلى الله عليه وسلم أو شيطان لناخا هيا قال نعم فرمو بلى ولكن ربي أعانني عليه حتى أسلم بلام خوي پروردگار أو شيطاني من كلناخي مروفكان هم مروفك هيا أو مني والي كرت فأسلم مسلمان بو أما لصحيح مسلم فرمو دكاته فأسلم لصرسي غي ماضي أي فصار مسلما فلا يدلني على سوء أو من مسلمان بو أو شيطانا حيث كاريش خراب من نشان نادا حيث خطرو غايليش خراب نهينة تميشكمو والله من الصرسي غي مضارع فأسلم أي فأنا سالم من شره خواه قول الرحمة بمن كردوا من للشر أو شيطاني ناخم سلامتم وهيتشي بجواناكم وناتو أنا كاريقري هبه للسلام بل أما باسي غيرية كاتك أفرد غيري جولا أبي بياو بمشي ويوكو بيغمبري خواه صلى الله عليه وسلم رفتاري لغلقا